ڕێگری لێوە کرد بەداخەوە دوای ئەوەی کە ئەو ڤایرۆسە کوشندە وڵاتی ئێمە گرتوتەوە مزگەوتەکان داخران بۆ پارێزگاری لە ژیانی هاوڵاتیان مسلمانان دو دوای ئەوەی سوپاس بۆخوا مزگەوتەکان بۆ نوێشکردن کرانەوە خەڵکێکی زۆر لە نوێژخۆنان داوا دەکەن مزگەوتیش بۆ خوتبە بکرێتەوە دیارە ئەو ڕۆکە هەندێک لە مامۆستایان شاری هەولێر گربوتنەوە بە ناوی داواکردن لە بەڕێز دەنابی وەزیری ئەوقاف و بەڕێز دەنابی پارێزگا و ئەو بەڕێزانەیەکەوە محتەم بەو قەزیەیە دوای ئەوەی کەەوە ئەو مامۆستا بەڕێزانە لە مزگەوتەکان هاتن دوای فشاری خەڵک لەسەریان هاتنە مزگەوتی سەواف گربوونەوەیەکی هێمنانە بکەن باوەڕ بکەن هیچی گۆچانیشان پێینە گۆچان نەک سیلاح و دەمارچە ئەنجا هەستان هێزێکی زۆری ئاسایش و هێزەکانی ناوخۆ تیرۆر هەڵیان تا سەر ئێمە تا ئێستا پاسەوانەکەم ژیرا و خۆشم زۆریان لێدام و خەڵکی بە هەڵوێستی شاری هەولێر من دەرباسکردن ئێستا میش وەکو حیمایەکەم شوێنم بزر دەبوو بەداخەوە بۆ ئەو دەسەڵاتێکەوە داوای موچە دەکەی هەر تووڕێ داوای خوا دەکەی هەر تووڕەیە داوای نوێژ دەکەی هەر تووڕەیە ئەو لێرانەوە ئەو مامۆستایانە شاهێدن واللهی دەنگ دەرانی ئەو حیزبە ئەلمانیا بێدینانە هەر هەمووتان لەگەڵوان شەریکن ئەنجا کوڕە سەیری کوڕە شێخی کوڕە مەلای کوڕە حاجی هەرچی هەی کە دەنگت بەو زاڵمەی داوە لەگەڵ کە لە مامۆستای ئاینی داوە و ڕێژی مامۆستایانی ئاینی بە خوێن کردەوە ئێمە لێرە داوای خۆمان بەرز دەکەنەوە بۆ سەرۆکی هەرێم و خواردتر و هەموو ئەوانەیەکەوە خۆیان بە خەمخۆر دەزان خۆیان بە بەرپرس دەزان بەداخۆ مەسئولمان زۆرم بۆ پارە خواردن بەڵام خەمخۆرمان نییە بۆ خەمی خەڵک بەڵام داوا دەکەن ئەو مامۆستانەیە کە گیراوان بەربن ئەو پاسەوانەی من کە گیراوە بەر ببێ و هەروەها منیش داوە سکاڵای خۆم لە هێزەکانی ناخۆی هەولێر تۆمار دەکەم ئەو مامۆستانەی کەوا لێمانەوە دابڕان هەموویان لێدران